ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوس من ئەڕۆتۆفیقم لاڵخێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە تاوەکو ئێستا چارەنووسی موچەی فەرمانبەرانی یاریمی کوردستان نادیارە. ئەنی موچەخۆر چاوەڕێیە کە حکوومەت یاریمی کوردستان بڕیار بدا لیستی موچە بڵاو بێتەوە، هەر هیچ نەبێ موچەی مانگیدە بە تایبەتی وەربگرێت بۆی کە زروفی مەعیشی کە لەم وەزعە قورسەی تێی کەوتووە تا ڕادەیەک ئارامی بەخۆی ببینێت. چارەنووسی موچەی هەرێمی کوردستان لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان بەچی دەگا؟ بەغداوە تا پارەی ناردووە و پارەیەکی زیایشی ناردووە بۆ تەکمیلەی موچە، بەڵام حکوومەت هەرێمی کوردستان هەر دەست بە دابەشکردنی ناکە، لیستی موچە هەر ڕاناگەیەنێ. لێرە و لەوێ قسەی زۆرە بیستین لە میدیاکان لەلایەن بەرپرسانی باڵای حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان لەسەر موچە، بەڵام هیچی ڕاست دەرناچێت. ئەمڕۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان پرس کۆنفرانسێکی ساز کرد ئاماژە بەواکە کە ئەوان تەنها لایەنی معنین لە هەرێمی کوردستان کە زانیاری لەسەر موچە بڵاوکەنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە ئەوانیش هیچ لە هەکبەیاندا نەبوو بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. موچەخۆرانی هەرێمی کوردستان زیاد لە 73 ڕۆژ بەسەرەوەیە موچەیان وەرنەگرتووە. ئەم خەڵکە داماوە قوربەسەرە ژیانی چۆن ڕایکە بە قەرز چەند جار قەرز بکەیت، ئەی کە موچەکەی وەرەگرێتەوە ئەم قەرزە چۆن باتەوە. لەبەرەوە تا ئێستا موچەی مانگی دە و 11شی لەسرە، ئێمە لە مانگی 12 ناخۆ چارەنووسی ئەم سێ موچەی بەچی ئەگا؟ بەغدا ینی ئەگەر ڕازگۆ بین ئێمە لەگە خۆمان ئەوان بە متمانە و بە ڕازگۆیەوە پاری خۆیانەوە تا نێرن، بەڵام دوجار حکوومەت هەرێمی کوردستان بەغدا تۆمەتبارەکە بۆی کە گرفت بۆ موچە دروستەکە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمە کاک شیروان میرزا، ئەندامی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سوپاسەوە لە ڕێگەی سکایپ لە شاری ڕانیە لەگەڵمانە. کاک شیروان سڵاوت لێبێ. یعنی ئەم بێنەوبەردەی کە هەیە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەڕاستی هەمومانی تووشی سەرێشە و بێزاری و مەینەتی و دەرەسەری کردووە. بە حەقیقەت ئەم وەسعە بۆ وای لێ هاتووە کاک شیروان؟ سڵاوتان لێبێ، ئەم کاتی بەڕێز و بینەران باش، زۆر سپاس. داوان بەڕاستی جێخۆیەتی هەمومان، هەموو ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژانیان لانیکەم قسەیەکشمان لەسەر موچە کرد بێداوای لێبوردن لە موچەخۆران. بەداخەوە طبعاً موچە دەبێت دوو سێ خاڵ هەیە باسی کرد. یەکەشیان موچە بریتیە لە قوتی خەڵک، یعنی موچەخۆر بەو دەردەسەریە کە هەیەی، بەو دەوامی کە کردویەتی، بەو ئیلتیزاماتە عائیلی و خێزانی کە لەسەرەتی هەیە، کرێچیە هەیە، نەخۆشی درێژخایانی هەیە ئیلتیزاماتی با بڵێن مەساڕفی لەسەرشانە. ئەمڕۆ 12 ئێمە باسی موچەی مانجی لێ دەکەین زۆر بەداخەوە. تەڵان کاک هاوڕێ ڕاستیەک هەیە دەبێت بیڵێنش ئەوەیە لە ساڵی 2024 لە مانجی دووەوە تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تا مانجی نۆش هەمووی لە بەغداوە هاتووە. حکوومەتی هەرێمی کوردستانی 1 دیناری بۆ موچە سەرف نەکردووە. ئەمە واقعەت هەمومان بیزانین، ئەمە ڕاستیەکەوە بێ بیزانێ، ڕاستیەکە هەمومان دەبێت بیزانی مەدانی پێدا بنین. خاڵی دووەم بۆ ئەم سێ مانگە بە تایبەتی بۆ مانجی لە زیاتر لە 10 ڕۆژە 761 میلیارد دینار هاتووە. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە چارەسەری کورتهێنانەکە بکات، بەڵام وەکو باسم کرد ئێمە لە مانجی 12 داین لانی کەم دەکرام 760 میلیارە وردە وردە دابەشکردنی موچە دەست پێ بکات. بۆ چولێکی هەڵە هەیە کە پێیان وایە موچە بەس موچەخۆرە. موچە بەس بۆ موچەخۆر نییە، موچە دەچێتە بازاڕ. موچە بریتیە لە بوژانەوەی بازاڕ، لە ئاڵوگۆڕی بازرگانی، لە بوژانەوەی دوکاندار، لە خاوەن تەکسی، لە شۆفێر، لە فیتەر، یعنی هەموو تەواوی سێکتەرەکان. ئەو پارەیە کە دێتە جیرفانی موچەخۆرەوە دەچێتە بازاڕ. هی خۆی نییە کەواتە خۆی نییە. بەداخەوە تەوان ئێستا موچەخۆر سپێنێ موچەی مانجی دەی بدێت لە 90 موچەخۆر قەرزی کرد دەبێت بیداتەوە بە قەرز، ئەویش ئەگەر دەستی کەوت بێ بەڕاستی. ئەمەش ئەوەی کە ڕوونکردنەوەکەی ئەمڕۆی وەزارەتی دارایی ئێمە چوارشەمەی ڕابردوو نەک ئەم چوارشەمەی ئەم هەفتەیە چوارشەمەی هەفتەی پێشوو چاوەڕێمان دەکرد کوبلووی ئەنجومەنی وەزیران بڕیاری دابەشکردنی موچەی مانجی دەی لێ بدرێ بەڕاستی. ئەوە بەداخەوە ئەنجومەنی وەزیران کۆ نەبووەوە. ئەم چوارشەمەی ئەنجومەنی وەزیران کۆ بۆ جارێکی دیکە
موچەخۆرانە لە چاوەڕوانی داهێشتەوە. ئەمڕۆ هەموو میدیاکان هەموو خەڵک چاوەڕێی ئەوە بوو کە وەزارەتی دارایی لیستی موچە ڕابگەێنێ بەداخەوە هاتن کۆمەڵێک ڕوونکردنەوە و کۆمەڵێک شت کە بەڕاستی ڕەتفعلی لێدوانەکانی بەڕێز ڕێباز حەملان بوو لە بەغدا لەگەڵ ئەوەی کە هەندێک ڕاگەیاندن هەندێک نووسراوی وەزارەتی دارایی دزە پێکراوە کە هەڵەیەک کرابێ. ئەمەی ئەمڕۆ بەرپرسانی وەزارەتی دارایی لەگەڵ ڕێزم بۆ هەمویان کردیان دادی موچەخۆر نادا. یعنی وڵای یەکێ لەو قسانەی خوا کاگە شیروان بە یەک تۆز بۆسین لەسەری ئێستا بوشە بە ینی چۆن هەڵێ وەکو گاڵتامێ زونوکتە لە سۆشیال میدیانی ئەوە باسی قەزەیەکی زۆر سەیرەکە باسی سیدیەکە ئەخەتخوا بەجددی ئەمە عیب نییە تۆ بێ ئەمە لە پرس کۆنفرانسێکا وەزارەتێکی گەورە و ینی گران کە ئیتر خەڵک وەکو تۆڵی چاوەڕێی لێتی ئەمڕۆ لیستی موچەی ڕابگەیەناوی و تایەوە موچەکە دێن و دوو ڕۆژی کەش موچەی مانگی 11دا بەشەکەین بێ باسی سیدی بکا بڵێ وڵا سیدیەکان کۆمپیوتەرەکانی بەغدانەی خوێنێتەوە ماچە بە عەقڵی چیاتخوا دەزانی کاک هاوڕێ وای لێ هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەتی وەزارەتی دارایی لە بابەتی موچەیان لەو بابەتانی کە پەیوەندی بە داراییەوە هەیە کاری باشیش بکە قسەی ڕاستیش بکە ئەم خەڵکە بڕوای پێنەماوە لەبەرەوەی وەکو باسمان کرد لانی یعنی مانجی 12 باسی موچەی مانجی دەکەین و کە تا ئێستاش نییە ئەوەی کە وەزارەتی دارایی باسی دەکات دەڵێ تیمە فەنیەکانمان لە بەغدا چارەسەری ئەم کۆتێنانیان کردووە ئەسڵەن ئەمە هینە ڕێگە ڕاستەکەیە دەبوو ئەمە دەمک باکرابە دەبوو ئەمە لە مانجی دەکرابە لە مانج ئەسڵەن نەک مانجیدا خۆ هەمومان بیرمانە لە مانجی حەوێت بەڕێز تەیب سامی وەزیری دارایی عێراق گوتی حکوومەتی هەرێمی کوردستان 600 ملیار دیناری زیاد بۆ ڕۆیشتووە بۆیە من هیچ بڕەپارەیەک نادێنم تاوەکو تەسفیە و حساباتە نەکەن داهاتی ناوخۆیان ڕادەست نەکردووە کە مە بۆ خۆی بەشێکە لە گرفتەکە هەچەند نەدەبوو گرفتی بۆ موچە بەڵام بەشێکە لە گرفتەکە ئەو تیمە تەکنیکیە ئێستا لە بەغدا چارەسەری کورتێنانی کردو دەستی خۆش بە بەڵام ئەمە دەبوو لە مانجی دەکرابە بۆ ئێستا دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی ئەو لیستی لەبەردەستدا بزانێت بەشی چەند مانگ دەکات بۆ موچە واگەر دەزانێت لە مانگی 11 کورتێنان دروست دەبێ دەبوو دەنێک باچوو باعیشی لەسەر موناقەلەیە کردبا لە جیاتی جوابدانەوەی کەناڵێکی ڕاگەیاندن و ڕۆژنامە نووسێک و فلان وەکیل وەزیر و فلان وەزیر و ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی دەبوو دەمێک با ئیشی لەسەر پڕکردنەوەی ئەم کورتێنانە کرد بە لە بەغدا تیمە فەنیەکانی بە بەردەوام لەوێ بان و باسی ئیشان لەسەر ئەم کورتێنانە مناقەلەی بۆ بکەن کتاب بکەن بێن و خواقعیان کاک شیروان ینی کتابەکەشیان غەڵەت کردووە ینی و کتابی 430 ملیارەکە نووسیانە 430 میلیۆن ینی بەڕاستی ئێمە هەڵی ئەوانە ئێستا خەڵک باجەکەیە کرد بەڵام بڕاو بۆتەوە خۆ نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق هەیە و یعنی بەڕای من نەدەبوو هەموو ستافی وەزارەت بۆ شتێکی ئاوا بێنە سەرخەت بە پێچوانەوە دەبوو بە جەنابی وەزیریشەوە بۆ ئەوە بێنە سەرخەت کە لانی کەم دڵنیایەک بدەن موچەخۆران کە موچەیەم 3 مانگە ناخەوتێ لانی کەم دڵنیایەک بدەن موچەخۆران کە تا کۆتایی ئەم ساڵ موچەی 2 مانگ دەدرێ لانی کەم ڕوونکردنەوەی بدەن کە کورتێنان چۆن پڕ دەکرێتەوە داهاتی ناوخۆ چەندە و ئایا داهاتی ناوخۆ هیچ بەکاردێنین بۆ پڕکردن ئەم کورتێنانەیان نا یعنی دەبوو ئەمەیان بە موچەخۆران گوتا بەڕاستی من پێم وایە هەم جەنابی وەزیر هەم ستافەکەی ئەگەر ئەمڕۆ لە سۆشیال میدیا نووسینەکانیان خوێنت باوە دەیانزانی ڕەتفعلی خەڵک چییە لەسەری بەڕاستی و لێدوانی خەڵک و بۆچووی خەڵک چییە وەکو باسم کردیانی ئەوەی کە کردویانە لە بەغدا و تیمە فەنیەکانیان ئەمە ڕێگا ڕاستەکەی بەڵام درەنگە دەبوو زوو ئەمەیان کرد بە و دەبوو زوو یعنی زۆر جاری وە هەبووە هەموو جەنابەت ڕۆژنامە نووسی لە دەستگایەکی میدیایی هەموو ڕۆژنامە نووسانی کوردستان خەڵکی بە ئاگا چامەزرۆی ئەوە بوون لێدوانێک لە وەزارەتی دارایی ببیستن لەسەر موچە لەسەر دواکەوتنی لەسەر لەدانی لەسەر ئەو گرفتانەی کە هەیە ڕێکارەکانی چارەسەرکردنی لەگەڵ بەغدا گەیشتەکە کوێ هەر ئەوەندەیە هەندێک کەس لێدوانی ودەن وڵات سەرۆکوەزیران بە تەلەفۆن لەگەڵ فلان کەس خەریکە و لەگەڵ سەرۆکوەزیران خەریکە لەگەڵ ئەوە خەریکە تاکە ئەمە بەشێک لەو ئیشی فەنی تەکنیکی قانونی یاساییە دەبێت لە بەغدا لە وەزارەتی دارایی لەگەڵ وەزیر لەگەڵ بەڕێوەبەری گشتی بودجە لەگەڵ بەڕێوەبەری گشتی ژمێرکاری ڕێکارەی یاساییەکانی بڕواتە پێشی ئەمە ڕێگە ڕاستەکەیە باشە خۆ کاک شیروان هەر چەند شەو لەمەوبەر ینی وەکیل وەزیری دارایی عێراق کە کووردە ینی لێکێ لە شاشەی کەناڵەکانی ینی کوردستان ئەوەی ڕاگەیان
کە ئەم کێشە تەکنیشانی کە هەبووە و ئەو ینی خەلەلانی کە لە ڕابردوودا هەبوو ئەو لێک تێنەگەشتانەی کە ینی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە هەبوو ئەمان هەمووی بە لێک تێگەشتنیشی تازەترەمیان چارەسەر کردووە. ئەی باشە فەرمو ئەنجامی ئەم چارەسەرکردنە بۆ نابینین ئێمە لە ئەرزی واقعدا بە حەقەت؟ يعني ئێستا ئەمڕۆ دوێنێەوە باس لەوە دەکرا کە 400 میلیارەکە هاتووە، ئێستا ئەمڕۆ باس لەوە دەکەن کە نەهاتووە. یعنی بەڕاستی من نازانم ئایا ئەوان بەرپرسانی وەزارەتی دارایی بە تایبەتی کورد لە وەزارەتی دارایی عێراق چ دەکەن ئەگەر بڕیار دێدراوە بۆ لایە، ئەگەر هاتووە بۆچی بەرپرسانی حکوومەت هەرێمی کوردستان دەیشارنەوە بۆ لیستی موسە ڕاناگەن هەر لەبەر ئینکاری لێدوانی هەندێک کەس دەیانەوێت دوای بخەن کاکە 1,200,000 فەرمانبەر موچەخۆر چاوەڕێی موچەیە، 6 ملیۆن کەس لەم هەرێمی کوردستانە چاوەڕێی موچەیە، بازار هەمووی وەستاوە، خەڵک یعنی گەیشتۆتە سەر ئێسکانی بەڕاستی لە خەڵک پاری تەماتی پێنێ بیکڕێ بە قورعان ینی کاک شیروان وای لێ هاتووە ئینسان ینی نازانێ بۆ ئەم میلەتە بگری چی بکە، ینی ئەوەندە چیرۆکی ناخەژێن، چیرۆکی ناخۆش، وەزعی خراپ، بابەتی دارایی ناجۆر، پێراویستی خەڵک نەخۆش، کرێچی، فەرمانبەرێک کە لە موچەکەی زیاتر هیچی دیکە شک نابە. ئەمە 3 مانگ بەسەر موچەکەی ڕۆشتووە، لانی کەم 70 ڕۆژ زیاترە کە موچەی مانجی لۆت داوەتێ، ینی ئەگەر تابی ئەوەش نەکەی کە ئەمە 3 مانگی فەوتاوە، 70 ڕۆژ زیاترە کە موچەی مانجی لۆت داوەتێ. باشە چۆن بتوانێت ئیدارەی خۆی بدا موچەکەی یعنی خانەنشینێک گرێبەستێک بۆتە 500,000 یان 600,000 یان 700,000 یان زیاتر، پێشمەرگەیەک موچەکەی 500,000 پێشمەرگەیەک دەچێتە دەوام، بەشێک لە موچەکەی لە ڕێگا سەرف دەکات، لە هاتوچۆ سەرف دەکات، بە چ ڕوویەکەوە یعنی مەسەلەن نازانێت بێتەوە ناو ماڵە منداڵەکەی چۆن کرێخانوەکەی بدا، یعنی ئەوەندە چیرۆکی ناخۆش و ناخەژێن هەیە. بەڕاستی من نازانم ئایا بەڕێز وەزیری دارایی، بەرپرسانی دارایی، ئەوەی کە ئەمڕۆ بە هەمویان هاتبوونە سەرەوەی جوابی بەیاننامەیەک یان جوابی لێدوانێک یان جوابی نووسراوێک دزەی کرد بدەنەوە، بەڕاستی دەبوو بە جەنابی وەزیریشەوە بێنە ئەوەی کە باس لە ئەوە بکەن کە داوای لێبوردن لە موچەخۆران بکەن، باس لەوە بکەن کێشەکان گەیشتۆتە کوێ، بۆچی تا ئێستا هاتووە، هەوڵەکانی چارەسەر چیە، لانی کە وەکو پێشتریش باسم کرد دەبوو دووشت بە خەڵک بڵێن بۆ ئەوەی دڵنیاییەک بدەنە موچەخۆران، یەک پێیان بڵێن ئالیەت، بەڵام بە ئالیەت و بە مەوعید و بە ڕێکاری خۆی موچەی مانجی 10-11 لەم مانگەدا دابش دەکرێت یان نە، دوو دڵنیایی بدەن کە موچەی مانجی 12 ناخۆت، یعنی لەم 3 موچەی ناخۆتێت. دەزانی ئێستا وای لێ هاتووە لە بڕۆ لای موچەخۆر مەمنونە بەوەی موچەی مانگێکی فۆتی بەڵام دوو مانگی تری بدەنێ لەگەڵەوەی مانگێکی لانی کەم زۆربەی موچەخۆر واڵێ ئەڵێ ئەم دوو مانگەمان بنێ مانگی 12 با فەوتێ، وڵای ئەو قسەیەش خۆی غەڵەتە بەڕاستی. لە چیەوە هاتووە لەو بێئومێدی و لەو بێمتمانەیەی کە موچەخۆر و هاوڵاتی بە کاربەدەستانی ئەم حکوومەتەی هەیە، بە وڵاتی هەیە، بە بەرپرسانی ئەم وڵاتی هەیە، بە تایبەت وەزارەتی دارایی، یعنی بەداخەوە ئەمە نەدەبوو ئەو متمانەیە بەم شێوەیە لاواز بێ لە نێوان هاوڵاتی لە نێوان کاک شیروان. ئێستا ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیشە بووە، یعنی هەرێمی کوردستان خۆی وای دانابوو کە ئەمڕۆ لە کۆبوونەوەکەیە باز لە کێشەی ئەم سێموچەی هەرێمی کوردستان بکرێت تا ڕادەیەک، بەڵام بە پێی زانیارانی کە هەیەڵە بە هیچ شێوەیە باز نەکراوە، بەڵام ینی تا چەند لە دەسەڵاتی سەرۆکوەزیرانی عێراقە کە ئەم کێشەیە چارەسەر بکە، ئەتوانێت چارەسەری بکە بە بێگەڕانەوە بۆ تایب سامی وەزارەتی دارایی عێراق یاخود نەخێر؟ کاک هاوڕێمە پێشتر دەزانین پێشتر تایب سامی قوفڵ بوو، یعنی دەبێت من هیچ پارەیەکتان نەماوە، هیچ کە پارە بۆ موچە و بۆ هەرێمی کوردستان نانێنم لەبەرەوەی پارەی موچەتان تەواو بووە، بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا بە موناقەلە بە گواستنەوەی پارە لە بابەکانی تر بۆ بابی موچە مانگانە بۆ ئەم 3 مانگدا بۆ مانگی 10-11 763 ملیار دینار بلێردرێت، یام 763 دەبێتە 761 دەبێتە 759 زیاتر کەمتر کە بڕێک پارە لێ دەجێڕنەوە بە هەر بڵین بە هەر ڕێککەوتنێک بیان باش شێوەیەک بێت، یعنی لەبێ نزیکی 760 ملیارێکمان هەیە بۆ هەر 3 مانگەکە. ئەمە یەک. دوو
ئەم تیمە تەکنیکیە چوونە بەغدا تەماشایان کردوێ من لە بابی با بڵێن چاودێری کۆمەڵایەتی بڕێک پارەمان ماوە کە بریتێ لە 430 میلیارد دینار داوای مناقەڵەی ئەویان کردووە ئەوەش موافقە کراوە بە پێی لێدوانی وەزارەتی دارایی عێراق و هەرێمی کوردستانیش بەڵێ قسەکە لەسەر ئێستا خلافەکە تەمویلەکە کراوە هاتووە سەر حسابی وەزارەتی داراییانە بەڵام من دوێنێ لە ڕزگاکانی ڕاگەیاندن لەزاری بەرپرسانی وەزارەتی داراییەوە دەڵێ 430 میلیارد دینار خرا سەر حسابی وەزارەتی داراییمان بەرحاڵ ئەم 430 میلیاردە ئێمە بۆ موچە مانگانە پێویستمان بە 996 میلیارد دینارە ئێستا بەڵێ بەم 430 میلیاردە نزیکەی پارەی مانجی 10 و 11 کورتێنانەکەی پڕ دەبێتەوە یعنی 760 میلیاردەکە 761 میلیاردەکە زایدە لەم 430 215 230 220 میلیاردە چریکەی دەخەنە سەرێ موچەی مانجی 10 و 11 پێ تەکمیلە دەبێت باشە ئەی 12 جارێکی دیکە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران 760 میلیاردترمان هەیە تەنها ماوەتەوە کورتهێنانەکەی موچەی مانجی 12 کە ببیتێ لە 230 میلیارد یان 235 میلیارد گریمان بۆ هەر سێ مانگەکە بەڵێ کورتێنان بریتێ لە 240 میلیارد یان 250 میلیارد حکومەتی هەرێمی کوردستان بە لێدوانی ڕسمی بە داتا ناردێتی بۆ بەغدا دەڵێ ئێمە تەمان دوایەوەی کە گوتیان غەڵەتمان کردو چاکیان کردەوە دەڵێ ئێمە مانگانە 330 بۆ 350 میلیارد بۆ یعنی لە بینی 330 بۆ 350 320 بۆ 350 میلیارد داهاتی مانگانەمان هەیە داهاتی نانەوتی داهاتی ناوخۆ ئەیکوا باشە پێشتر باسمان کرد حکومەت هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی 2024 1 دیناری بۆ موچە نەداوە موچە لە بەغداوە هاتووە باشە ناکرێت حکومەتی هەرێمی کوردستان بچێتە ژێرباری ئەوەی بۆ 1 مانگ بەت تەنها بۆ مانگی 12 دڵنیایی بداتە موچە خۆران کە ئەگەر کورتێنان هەبوو لەگەڵ بەغدا چارەسەر نەبوو لە داهاتی ناوخۆ پڕی دەکاتەوە بەبەست ما بڵێم لانی کەم بۆ هەفتەی داهاتوو ئەگەر موچەیمان ئەگەر 760 میلیاردەکەی مانجی 11 بێت 430 میلیاردەکەش بێت حکومەتی هەرێمی کوردستان بە پارەی بەغدا موچەی تەواوی مانجی 10 و 11 بەردەستە تا کۆتایی لیستی مانجی 12 ڕۆیشتووە بۆ بەغدا لە وردبینیە تەواو بێت تەمویلی ئەوەش بکرێ ینی 760 میلیاردی ترمان بۆ بێ مانگی 12 تەنها پڕکردنەوەی کورهێنانی مانگی 12 دەبێت کە بە هەمووی بە هەر سێ مانگەکەی پێویستە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر لەگەڵ بەغدا نەگەشتە ڕێکەوتن چێتە ژێرباری دابینکردنی 200 و نزیکەی 240 بۆ 250 میلیارد بە هەمووی باشە کاک شیروان توخوا یەک پرسیار بکەم بۆ نمونە داهاتی ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان ئەمەیە کە جەنابەت بە داتا و ژمارە ئاماژەی پێدەی تەڵان لەسەر زاری ینی بەرپرسانی باڵای حکومەتی هەرێمی کوردستان و لەم داهاتەش ینی تەنانەت 1 دیناری نە ناردووە بۆ بەغدا نە تەکمیلەی موچەی هەرێمی کوردستانی پێکردەوە بۆ موچەخۆران باشە لە ڕووی یاساییەوە ینی حکومەتی هەرێمی کوردستان ینی هێندە لە ڕۆ یاسایەکە و بەقووەتە کە ئەم پارەیە نەبنێرێ بۆ بەغدا نەبوو موچە و تەکمیلە سەرفی بکە ئەی هەڵوێستی بەغدا چێ بێ ئەگەر ئەم هەنگاوە نەنێ حکومەتی هەرێمی کوردستان کاک هەڵوێستی بەغدا با بڵێن ئەگەر بێ تەستیفی بکەین دوو بەشەشی سیاسیە سیاسیەکان ئەمڕۆ لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕێکەوتنێکی با بڵێن ئەوەدان بەتایبەتی بەڕێز سوودانی و تەحالف ئیدارە دەوڵەت نایانەوێت جارێکی دیکە لەگەڵ هەرێمی کوردستان و بەتەحدید لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تووشی کێشە ببنەوە بۆیە ئیدارەی ئەم ئیدارەی دەدەن دەڕوات بەڵام لە ڕۆی یاساییەکەیەوە ئێمە لەگەڵ وەزارەتی دارایی لە ڕووی یاساییەوە کێشەمان هەیە لە ڕووی یاساییەوە حکومەتی عێراقی وەزارەتی دارایی ئەوە تا دەڵێ داهاتی ناوخۆت نەداوە موچە دوا دەخات دەڵێ تەوتینت نەکردووە موچە دوا دەخات دەڵێ دەواازە سنووریەکانی ئەو ڕۆژە بەڕێز سوودانی لە پەرلەمان باسی دەواازە سنووریەکانی کرد کە پارەکەوت داهاتی دەواازە سنووریەکان و داهاتی ناوخۆ ڕادستی بەغدا ناکەن و ناگەێنەوە باسی فرۆشتنی نەوتی کرد بە قاچار بەڵێ بە ئاشکراوتیەوە بەڵێ بەڕاشکایی گوتی کە نزیکەی ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بە تەنکەر دەفرۆشت و پارەکەی ناگەڕێتەوە بۆ خەزێنەی عێراق هەموو ئەمانە لە ڕووی یاساییەوە ڕۆژێک دێ حکومەتی عێراقی حسابات لەگەڵ هەرێمی کوردستان دەکات بەڵام داخەکەی ئەوەیە کە دوازار لەو لە بینی ئەم دوو بەرداشەوە دوو ململانەیەدا
موچەخۆر زەرەر دەکا و هاوڵاتی زەرەر دەکا ئەوەیە ئەگەرنا لە مانجی 6 لە مانجی حەوت مانجی حەوت تەمویلی موچە ڕاژیدا ماوەیەکی زۆر دواکەوت سامی ڕایگەیان حکومەتی هەرێمی کوردستان 600 میلیارد دیناری زیاد بۆ هاتووە ئەم زیادەیە چی ئەم زیادەیە حساباتی داهاتی نانەوتیان کردەوەی کە هەرێم ڕادەستی نەکرد بۆ زانیاری بەڕێستان و بینەرانیش حکومەتی هەرێمی کوردستان لە مانجی حەوتەوە تا ئێستا داهاتی نانەوتی ڕادەست نەکردووە ئەوەی کە ڕادەستکراوە هی مانگەکانی پێشووە مانجی 75 میلیارد 80 باشە حکومەتی هەرێمی کوردستان زۆر جار بیانوی وایەنێتەوە کە ئەمە بۆ بابەتی تەشغیلی بەکارهێنێ یانیم لە ڕووی یاسایەکەەوە ئەمە دروستە دەزانی ئەمە دەتوانێت بۆ تەشغیل بەکاربێنێ بەڵام بەشی خۆی نەک ئەوەی کە بە قانونی یاسا و بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا ڕێککەوتووە ڕادەستی بکات ئێمە ڕێککەوتێکمان لەگەڵ بەغدا هەیە کە داهاتی نانەوتی ڕادەستی ئەوەی کە دەکەوێتە سەر بەغدا قانونێکمان هەیە قانونی ئیداری مالی تا ئێستا حکومەتی هەرێم و حکومەتی عراقی دوو لێکدانەوەی جیاوازیان بۆی هەیە بەڵام تۆ 2000 تەصفیح حساباتت دەچێتەوە لای وەزارەتی دارایی عراق دەچێتە لای دیوانی چاودێری دارایی عراق ئەوان قانونەکەت بەسەردا جێبەجێ دەکەن قانونەکە بەم شێوەیە داهاتی نانەوتی داهاتی ناوخۆ چەندە دەبێت بچێتەوە بەغدا 320 میلیارە 330 میلیارە 350 کەمترە زیاترە بەشێک لەو داهاتە داهاتی فیدراڵیە بنمونە هینگ و مرگەکانە یان هەر ئەوەی داهاتی کە باڵێن داهاتی فیدراڵیە لە 150 دەگەڕێتەوە بۆ هەرێمەکان و پارێزگاکان حکومەتی هەرێمی کوردستان وای نەکردو دەڵێ ئەم داهاتی ناوخۆیە هەمووی هی خۆمە لە 150 بەشێک لەو داهاتە دەگەڕێنەوە بۆ وەزارەتی دارایی حکومەتی عراقی کە مانگانە 75 میلیارد 80 میلیارد ئەوەندەیە حکومەتی عراقی بەو ڕقەمە مقتەنع نییە بەم ڕقەمە ڕازی نییە بەڵام طبعا لەبری ئەوە هەرچی پشتی هەرێمی کوردستان لە غەیری موچەوە هەمووی دەجێڕێتەوە موچەش بەو شێوەیە و ئەگەر قەراری مەحکەمەی ئیتیحادی نەبا بەڕاستی دەمێک بوو هیچ بڕەپارەیەک لە بەغداوە بۆ موچە نەدەهات و دەرفەتێکیش هات بۆ پێش بە تایبەتی ئەگەر تەڵتین کرابە موچە لەم ململانەیەدا هاتفا دەرێت و تەواو بە چکا و کاتە ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان تەنها ناگەی لیستەکانی لەسەر بوو پارە دێتەوە ڕای تەوتینە هەر ئەبێ بکرێ کاک شیروان چکە بەڕاستی دەنگی نەمایانی تەوتینیش بەڵام قسە هەیە لێرە و لێوێ کە دەڵێن دەکرێت ناکرێنی ئەمەش تۆزێ لە گێژاوایە بەڕاستی یعنی پێشتر باسم کرد بەشێک لە سیاسەکانی عراق بۆ مجاملە چاوەپۆشیان کردووە تا ئێستا بەڵام پێ قەراری مەحکەمەی ئیتیحادی موچە بەستراوەتەوە بە تەوتیل دەبێ بکرێت ئەگەر تەوتیل نەکرێ هەر ڕۆژێک حکومەتی عراقی بێوێ لەوانەیە ئەم مانگەنەیکە مانگی 12 مانگی یەکیش نیکە بەڵام هەر ڕۆژێک بیەوێ دەتوانێت بە بەهانەی تەوتیل لە ناردنی موچە ڕابگەین تەوتیل نەکراوە و ئەو پارەی من دەگەرم ناگاتە دەست فەرمانبەران دوا دەکەوێت تەخیر دەبێت تەلاعبی پێوە دەکرێت و من نایمێرم ئەو کاتە قەراری مەحکەمەی ئیتیحادیش لە ساڵحی حکومەتی عراقیە بۆیە پێم وابوو کە دەرفەتێکی باش لە بەردەم حکومەتی هەرێمی کوردستانە بۆ بابەتی تەوتیل و بۆ چارەسەرکردنی بنەڕەتی مەسەلەی موچە طبعا بەداخەوە ئەمە خاوەخاوی پێکرا من نازانم ئایا کەی ئەم بۆمبە لە بینی هەرێم و بەغدا دەتەقێتەوە من پێم وایە وەکو بۆمبەک دەبینم ڕۆژێک هەر دەتەقێتەوە هەرچەند لێدوانی بەڕێز سەرۆکوەزیران لەسەر بابەتی هەژماری من و ئەوەی کە هەیە و جۆرێک لە باڵێن ڕەزامەندیان مجاملەی پێوەدیارە بەڵام تا چۆ بردەکان نازانین چونکە بیرمان نەچێ ساڵی داهاتی و حکومەتی عراق یعنی باڵێن عراق هێزە سیاسەکانی عراق هەڵبژاردنیان لە پێشە هەمووی بیر لەوە دەکاتەوە کە چۆن شەقامی خۆی ڕازی بکە تاوانش بە دژایەتی هەرێمی کوردستان ناشی شارینەوە یعنی بەشێک لە هێزە سیاسەکانی عراق جاری وا هەیە دەکەونە ژێر گوشاری ئەوەی بۆچی ئەوەندە پارە بۆ هەرێمی کوردستان دەمێنن و پێچەوانەکەی ئەوەیە کە دژایەتیکردنی هەرێمی کوردستان ڕاگررتنی پارە بەهانە پێگرتنی دەبێتە وەڵامگۆی ئەو داواکاری کە خەڵک لە هێزە سیاسەکانی دەکات و زۆر جار وای لێ هاتووە یعنی ئەمە بەهانەیەکە یان بەدەستی خۆمان دامەیان هەر ڕۆژێک ویستیان بە بەڕووی ئەمەدا بیتەقێنن یەک خاڵیکەی تا ڕادەیەکانی ئیجابی کە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادەیەک
ینی لایەنێکی گەشتبینی تێدایە بابەتێکی گرنگەیش بابەتی جارێکی دیکە دەستپێکردنەوەی هەناردەی نێوتێرەمی کوردستانە ئەوە دەستکاریکردنی ینی قانونی بودجە لە پەرلەمانی عێراق یانی ئێمە بینیمان لە هەفتەکانی ڕابردوو یان سۆدانی چۆ پەرلەمانی عێراق داوای کرد کە قانونەکە دەستکاری بکرێت بابەتی تێچووی دەرێنانی نێوتێرەمی کوردستان کە لە بودجەی ساڵی 2024 و 25 دەستکاری بکرێت بۆی کە نێوتێرەمی کوردستان هیچ نەبێت لە سەرەتای ساڵی 2025 دەست بکرێتەوە بە هەناردەکردنی ئەم بابەتە ئەگەر لە پەرلەمانی عێراق بە حکمی و جەنابەت ئەزمونێکت هەیە لەوێ و ئەندامی لیژنەی دارایی بوویت ئەم بابەتە ئەگەر دەستکاری کرا ئەتوانین بڵێین لایەنێکی گەشەوە ئیجابیە بۆ زەمانەت و ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ساڵی 2025 بەبێ گرفت؟ کاک هاوڕێ ڕێکەوتی نێوان هەرێم و بەغدا لەسەر لە یاسای موازنە و بەتایبەتی دوای دەرچوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان نابێت پەیوەندی هەبێتەوە بە بابەتی موچە بەڵام لەبەر ئەوەی سوودانی لە پەرلەمان گوتی ئێمە زەرێکی زۆرمان کردەوە بەردەوام زەرەر دەکەین جگەلەوەی ئەو پارەی کە لە فرۆشتنەوە دەستمان دەکەین زەرەر دەکەین ئێستا دەبێت تعویزی جانبی تورکیش بدەین لەوەی کە عەقدەکە لەگەڵ تورکیا هەمانە لە دواکەوتی هەناردەکردنەوە لە بەکارهێنانی ئەو بۆڕیەک کە لە خاچی تورکیادا باڵێن کە ڕێکەوتی نێوان عێراق و تورکیا لەسەرەوە بۆ هەر بەرمیلێک تەسەوور بکەم ئێستا دۆلارێک و 9 سنت یعنی دەبێ تعویزی ئەوەش تورکیا لەوانەیە داوای ئەوەش بکات بەهۆی دواکەوتنەوە بۆیە کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە یەکەم زەختەی ئەمریکی هەیە بۆ دەستپێکردنەوەی دووەم کۆمپانیا نێوتیەکان دەست بە کار دەکەنەوە سێ پارەیەک کە با بڵێن لە نەوتی هەرێمی کوردستان دەست دەکەێت دەچێتە سەر خەزانەی گشتی ئەوەی کە پێشتر باسمان کرد بڵێن وەڵا هەرێمی کوردستان هەر پارەی بۆ دەنێرن و هیچ بەشدار نییە لە داهاتی عێراق ئەو کاتەم قسەی نامێنێت چونکە نەوتی هەرێمی کوردستان دەفرۆشێ پارەکەی دەچێتە سۆمۆ دەیفرۆشێت تەوان سۆمۆ دەیفرۆشێ شەریکەی با بڵێن کۆمپانیا بازاڕکردنی نەوتی عێراق و پارەکەی دەچێتەوە ناو خەزانەی گشتی عێراق دەچێتەوە وەزارەتی دارایی عێراقی ئەم بەهانەیە دەبڕێ ئەم قسەیە ناهێڵێ دوو لە ڕووی نەفسیشەوە و لە ڕووی با بڵێن واقعیەوە وایە تۆ لەگەڵ کەسێک عەقدەکەت هەیە شەراکەتەکەت هەیە بە واجبی خۆت هەڵدەستی پارە دەخەیە ناو پرۆژەکەی بەڵام دوای داوای حەقی خۆت دەکەیت ئاسانترە لەوەی تۆ هیچ پارەیەک نەدەی هەر داوای پارە بکەیت یعنی ئەمە لە ڕووی با بڵێن نەفسیەوە لە ڕووی واقعیەوە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەبێتە پاڵپشتێکی باش بۆ چارەسەری کێشەدارایەکانی نێوان هەرێم و بەغدا بەگشتی لە ناویشیاندا موچە تەوان بەداخەوە پێش دەستپێکردنی با بڵێن پشووی پەرلەمان دەموو دەنگی لەسەر درابە و سوودانی هەر بۆ مەبەستە چەو پەرلەمان کە تشجیعیان کا یان بڵێن زەختیان لێ بکات کە دەنگی لەسەردەن بەڵام وابزانم دواخرا بۆ دوای پشوەکە بۆ دوای سەری ساڵ بەڵام تقریبا هەموو لایەکان متفقن بابەتی ئەوەی کە لە 6 دلار بۆتە 16 دلار وەقتیە هەتاوەکو کۆمپانیایە گیان لایانی سێم لە نێوان هەرێم و بەغدا دێ هەڵسەنگاندنێک بۆ چێلگەنەوتیەکانی هەرێمی کوردستان دەکات بەگشتی یەک بەجیا و دوایش بەگشتی ئایا لە هەر چێلگەیەک ئەم 16 دلارە بۆ دەرهێنانی بەرمیلێکنەوە زیادە کەمە دەبێت زیاد بکرێت کەم بکرێت یان وەکو خۆی باشە ئەو کاتە بڕیاری لێ دەدرێت بەڵام وەکو دەستپێک حکوومەتی عێراقی ڕازی بۆ بە 16 دلار و تەسەوور دەکەم کۆمپانیا نەوتیەکانیش هەر بە 16 دلار ڕازی هەسە لەوان دوای 26 دلاریان دەکرد بەڵام بە 16 دلار کە تەسەوور دەکەم لێنەوە کارکردن ومێت دەکەین لە سەرەتای ساڵی داهاتووە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە چونکە دەستی پێکردەوە لەگەڵ جانبی تورکی عێراق شەشەی نامێنێ و لەگەڵ با بڵێن هەرێمی کوردستان بەشدار دەبێت لە داهاتی عێراق ئەو کاتە ئاسانتر دەتوانێت حەقی خۆی مافی خۆی لە بەغدا کاک شیرانتخوا بە هەر لە ڕۆ قانونیەکەشەوە هەر لەسەر بۆ نمونە تۆ ئاماژە دابووی کە ئەم دوو موچەی کە ئێستا هەیە 10 و 11
تا ڕادەیەک ینی لەوە چێ لەم مانگەیە ینی بەغدا ئەو بەشەی کەش بنێرەی مانگی 11ەوە دوو موچە لە هەرێمی کوردستان دابەش بکرێت بەڵام موچەی مانگی 12 بۆ نمونە نەزانم باسی حساباتی خیتامی ئەکرێت کە دەبێت بنێرێتەوە بۆ بەغدا و یاخود پێش سەری ساڵ بێ یاخود چەند ڕۆژێک پێش کۆتاییاتی مانگی 12 بێت ئەمانە گرفت دروست ناکا بۆی کە موچەی مانگی 12 لەو نێوەندەدا نەفەوتەیە ئەگەر کەوتە ساڵی ئایندە لە ڕۆ قانونیەکە و ئاساییە ئەوان بەغدا موچەی مانگی 12 بنێرێت ئێمە دوو شتمان هەیە تاوان مانگانە هەرێمی کوردستان دوایە کە پارەی موسێ بۆ دەبێت میزانی مراجعە بنێرێتەوە بۆ بەغدا یعنی دوایە کە پارەکەی سەرف کرد بە پێی سەرفی پارەکە حساباتێک دەنێرێتەوە بۆ بەغدا کە بەم شێوەیە بووە ئەمە بۆ مانجی 11 و بۆ مشکلە نیە بۆ 12 بێتە دوایش هەر مشکلە نیە بەڵام ئێمە دوو شتمان هەیە تەخسیس و تەمویل تەخسیس پارەکە تەرخان کراوە وەکو باسم کرد کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق زۆرینەی دەنگ بڕیاردرا بۆ مانجی 10 و 11 و 12 مانگانە 763 میلیارد دینار بنێردرێ بوارێ ئەمە خاڵی یەکەم یعنی ئەمە بوو بە ڕقم وەکو تەخسیس بۆ تەمان کورت هێنانمان هەیە ئێمە بۆ هەر مانگێک 235 میلیارد کورت هێنانمان هەیە ئێستا 430 میلیاردی ترمان زامن کردو بە موناقەدا 430 میلیارد 430 میلیاردەکە تقریبا دوو مانگی پێ پڕ دەکرێتەوە وانە ئەگەر بڵێن لەوانێ 30 میلیارد 35 میلیارد چی پێ بێت ئەگەرنا بارەی مانجی 10 و 11 پێ تەواو دەکرێت بۆ مانجی 12 جارێکی دیکەمە تەخسیسمان هەیە دواش ئەوێ یاتە نیهایەتی ساڵیش مشکلە نییە تەخسیسمان هەیە تەنها تەمویل دەمێنێت تەمویلەکە هەر کاتێک حکومەتی عێراقی نادی لە 25 مانگ و لە سەرەتای مانگ و لە سەرەتای ساڵی داهاتوو ئەو کاتە دەتوانێت حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەوڵەکانی تا ئەو کاتە لەگەڵ حکومەتی عێراقی وەزارەتی دارایی گەیشتە ئەوەی ئەم کورتێنانەشی پڕ کردەوە ئەم 235 میلیارد 30 میلیاردەشی پەیدا کرد لە بەغدا ئەم بەخێر عەلا خێر واتە موچەی مانجی 12شی بە کاملی هەیە دەبێت دابەشی بکات با لە مانجیەک دابەشی بکات مشکلە نییە بەڵام ئەگەر هاتوو لەگەڵ بەغدا نەیتوانی دەزانی پێشتریش باسم کرد یعنی عیبەیەکی گەورەیە یان با بڵێن نەقسێکی گەورەیە حکومەتی هەرێمی کوردستان نەتوانێت لە ماوەی ساڵێکدا بۆ موچەخۆرەکانی 250 میلیارد 230 میلیارد دینار تەرخان بکات لانی کەم بۆی ئەم گومانە ئەو بێمتمانەیە ئەو ناومێدیە لای موچەخۆر بڕوێنێتەوە کە پێی وابێ موچەی مانجی 12 دەفەوتێت من تەمەنا دەکەم یعنی بەرپرسانی هەرێم وەزارەتی دارایی حکوومەت بە زووترین کات وعدێک بە خەڵکی هەرێمی کوردستان و بە موچەخۆران بدەن کە هیچ موچەیەکیان نافەوتێت و ڕێکاری نەفەوتانی ئەم موچەیەش وەکو باسم کرد بەو شێوەیە با بۆ خەڵکی ڕوو بکەنەوە 763 میلیارد لە بەغداوە دێت 63 میلیارد 60 میلیارە کەمترە زیاترە کورتێنانەکە دیارە 235 میلیارد 36 میلیارە 430 میلیارد ترمان هەیە لە بەغدا تەمویل کراوە بەیانی شەمە یەکشەمە تەمویل دەکرێت بەرحاڵ ئەویشمان هەیە تەنها بۆ هەر سێ مانگەکە کە حکومەتی هەرێمی کوردستان دڵنیایی بداتە موچەخۆرانی کە هیچ موچەیەکیان نافەوتێت ئەم 230 میلیارەیەکە تا ئێستا دیار نییە ئایا بەغدا دەچێتە ژێرباری ئەوەی جارەشی دیکە تەمویلی ئەوەش دەکات و ئەم کورتێنانە پڕ دەکاتەوە یان دەبێت هەرێمی کوردستان خۆی بکات بۆیە لە ڕووی یاساییەوە دواکەوتنەکەشی کێشە نیە چکەوەکو باسم کرد تەخسیسات هەیە قەرار هەیە بەڵام تەمویلەکەی دەمێنێت تەمویلەکەی دواشکۆیە احتیاجیە بۆ هیوایم کێشانە بۆ ئاراسێ چارەسەر بێت کە لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سکایپۆ لە ڕانیە لەگەڵمان بی لە بەنامی پانۆرامە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ